دیارە ئێمە لە ناوەندی ڕانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوینە هەڵدەستین بەکردنەوەی کۆمەڵێک خول و دیارێکێکیش لەو خولانە خولی ئینگلیزی بووە کە لەم هاوینەدا کردومانەتەوە ڕێژەی قوتابی 140 بۆ 150 قوتابی تێیدا بەشدار بووە لەم خولەدا. دیارە ئاماچ لەکردنەوەی ئەم خولانە ئێمە ئەوەیە بتوانین هاوکاری ئەو قوتابیانە بین کە دەستیان کورتە چووکەمە بەڕاستی دەتوانم بڵێم بڕەپارەیەکی زۆر کەم لە قوتابی وەردەگرن لەبری ئەوەی کە لە شوێنی تر بە بڕەپارەیەکی زۆر کۆمەڵێک خەڵکی کە دەستکورتیش بەڕاستی خەڵکی ئێمە بە تایبەتی زۆربەی دەستکورتە ناتوانێت بەشداری ئەو خولانە بکە. ئێمە هیوامان خواستە بەڵکو بتوانین جێگای ئەو خولانە پڕ بکەینەوە بە تێچوویەکی زۆر کەم و بە مامۆستای زۆر باش و ئەو کەلێنە پڕ بکەینەوە و لەبری ئەوەی لە شوێنی تر ئەو قوتابیانە ئەو منداڵانەش فێری شتی خراپن لای ئێمە بتوانن شتێکی بە سوود وەربگرن و بۆ داهاتووی خۆیان پێیدا تێپەڕن. هەستاین بەکردنەوەی کۆرسێکی دومانگی بۆ بەرەو پێشبردننی زمانی ئینگلیزی هەروە ئامادەمان پەروەردە و فێرکردنی قوتابیانە بۆی زمانی ئینگلیزیان زیاتر بەرەو پێش ببن. دەستخۆشیە و ڕێکخراو دەکەم کە بەو پارەکەمە بەڕاستی زۆر عەزیەتان کەش بۆمان کردوێتەوە زۆر پێمانە مادوو بەڕاستی فێری زۆرشی چاک بووین لەو دەورەیە. بڕەپارەکەش بڕەپارێکی یەکجار گونجاوە هەم بۆ قوتابیان و هەم بۆ دایک و باوکان لە هەندێک شوێن بەخۆشم زۆر هەوڵمدا کە بزانم شوێنێک بێ بڕەپارێک کەم بێت و مامۆستاکانیش زۆر باش بن بۆ ئێرەم هەڵبژار.